ئەمڕۆ کۆمەڵێک تەور و بڕگا ئامادێ بۆ بتوانین بۆ بینەرەکانمان باسی بکەین. یەکەم تەوەرمان ئەم مانگە یەک موشکیلەمانێ مانگی ڕەشەمەیە، بەڵام بەخوا من دایمە ڕەشەڵ. تۆ لە ڕەشەمەیە ڕەشەبی؟ لە ڕەشەمەیە نازەم بۆچی ڕەشەم تێ ناگەم بۆچی. ئەزایم بۆ چونە زۆرە چتە دەرەوە تۆ. هی بەرخۆرە؟ ئەی چۆن زۆرە چتە بەرخۆر بۆیە ڕەشەبی ئەوەیە. جا ئاری ئەمڕۆ وەکو لە سەرەتایە باسمان لێوە کرد، ئەمڕۆ 35 ساڵ تێپەڕە بە سەر یادی ڕاپەڕینی شاری هەڵمەت و قوربانی. جا بۆ ئەوەی کە باشتر قسە لەسەر یادی ڕاپەڕین بکەین و هەروەها باسێک لەوە بکەین چەندە گرنگە ئەو دەستکەوتە مزنانی کە لە ڕاپەڕینە سەرتاسەرەکەی کوردستانە ئەنجام درا، ئەمە بتوانین پارێزەرێکی ڕاستەقینەی ئەو دەستکەوتانە بین چەندە گرنگەنەوەی ئێستا ئاشنا بن بەو خەبات و تێکۆشانانی کە گەلی کورد ئەنجامیەوە. اینجا بۆ ئەمە بەستا ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی و مامۆستا ئاوا تۆفیق کە بە ڕێزیان وەکو بەشداربوویەکی ڕاپەڕین بە خۆشحاڵی و لەگەڵ مامۆستا گیان بەخێر مامۆستا بەیانی باش زۆر زۆر بەخێر مامۆستا گیان سەرچاوان بەخێراتی. مامۆستاگیان ئەلێ لە بەرامبەرماندانی شەباب زۆر بەخێر مامۆستا سەرچاوان کاکە هاوڕێ مژدە نازناوەکی مامۆستا زۆر بەخێر سەرچاوان. مامۆستا ئەمڕۆ 35 ساڵ تێپەڕە بەسەر یادی ڕاپەڕینە مەزنەکەی شاری سلێمانیە. لەم ڕۆیە چی هەیە کە تۆ بیڵێ؟ پێشەشی بەبوونی ئەم یادە 35 ساڵی تێپەڕێ بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی شارەکەمانە شاری سلێمانی نێرۆجی خۆیەتی کە پیرۆزبایی لە شارەکەمان بکەم و لەگەڵ ئەوەشە سەری ڕێز و نەوازر بۆ هەموو شەیدانی ئەو ڕاپەڕینەدا دەنوێنینیش. ڕاپەڕین خۆم وەزانین کە هەم هۆکارەکەی هەموو ئەگەڕایە بۆ زەبروزەنی ئەو کاتەی هێزە دابڵەتەنەرەکانی ڕژێمی باس. ئەوەی ڕاستی بێت لە ڕاپەڕین کە لە سلێمانی ڕوویە ئێتەهەرێکەوە بە شێوازێک بەشداریمان کردووە. ڕاستە ئەممان سەر بە ڕێخستنەکانی شێتی نیشتمانی کوردستان و کۆمەڵی ڕەنزەران بووینەوە کاتە ئەوانی کە ئاگادارکردنەوە پێش وەختێ لەگەڵ ئەوەشا کە خۆتان نەزانن ئەو کارە ساتون سوکانی بەسەر شۆڕشی گەلەکەمانە هاتووە. ڕژێمی عێراقیش نسکۆیکی گەورەی بەسەرەوە بوو کە حربی عێراق ئێران وەستا و پاشان پەلاماری کوێتیە و ئەو ێزە بەلاحای بوو هەموو تێکشکێنرا بوو. هەوڵیا کە دوای ئەوە لە دوای وەستانی حربی عێراق ئێران ئەو خۆتان هەمومان نەزانین چیمیا باران ڕوویە ئەنفالەکان ڕووی ئەنفالی 1 و 2 ئەمان هەموو کار بوون وای دەکرد کە هێزەکانی کوردیش هەمووی پەرتەوازە بوون و بڵاو بوونەوە بە وڵاتانی دۆردراوسێ و ئەوی کە مایە و پارتیزانەکان بوو. پاشەوەی کە خەڵەتێکی گەورەی کرد حکوومەتی عێراقی و کات لە کوێتیە ئەوە لە کوێتی شازەرۆزیان پێکەوت و هێزا و پەیمانەکان هاتنە دەستێ و هۆکاری ڕاپەڕینەکە سەرێکەکەی گەڕێتەوە بوو هەمووەمانە مەجالێکی فەراغ دروست بوو. ئێمەش بوو ئەوەی ئیسفای بکەین لەو حاڵەتانەیە ئاگاداکرێنەوەکو خۆمانەوەکو ئەوەی کە ڕێخستنەکانی شێتی نیشتمانی کوردستان کە چینە ناو برادەران و قسە بکەین و بۆ ئەو حاڵەتانەوە بوو. ئەو بەرنامەی دانرا بۆ ڕێخستنەکان جێ خۆشێتی کە لێرە و بازەوە کرێ کە ڕادیۆ دەنگی گەلی کوردستان بەڕاستی و کاتە جێ خۆی کردبوو بەزەوە هەبوو کە هەموو ئەو کۆدەکەی بوو مامۆستا هاوڕێ ئاگاداریەک لە زمناکۆ بۆ ئازاد ئەوەدەران ئاگادارکردنەوە حوتی مانگ زەمان چەند ڕۆژە بەر لە باڵێ چەند ڕۆژێ پێش ڕاپەڕینەکە بەڵام بوو ڕاپەڕینەکە ئەبووە یعنی خۆی لە حوتی مانگە لە سلێمانیوانە دەست بکرایە بەڵام بوو لە ڕانیوانە پێشتر دەستی پێکرد کە 5 مان بوو. لەگەڵەوەشا دوای ئەوە ڕاپەڕینەکان وردەوردا بەرەو شاری سلێمانی هاتەوە بۆ خۆزانن هەمووی کەیتر گەیشتە منطقەیە چڕە بگەورتن ڕێبایەکە لای ڕانیوان لەرە سەرکەبکانە بۆوانە هەموو گیرە هاتنە بەر نزیکی پیرەمەگرون و ئیتر بازیانی 1 و 2 ئەو کات مامۆستاورەتان چۆن بوو ئەو کاتانە لەبەرەوەی پێش سلێمانی لە 5 مانگەوە لە ڕانیەوە ئەم ڕاپەڕینە مەزنە دەستی پێکرد. وری ئێوە چۆن بوو وەکو بەشداروانی ڕاپەڕین کە زانیتان بۆ نمونە ڕانی و زۆرێک لە شار و شارۆچکەکانی تر پاکراونەوە لە دەستی حکوومەتی باسی فاشست ئێوە ورەتان چۆن؟ من حەزەکەمەوە بێنمەوە بیری شارێک خۆشەویستەکەمان وەرەوە یادەوەریەکە وایە هەمومان ێستا حەفلەمان کرا مەبجێڕە بەڵام بەداخەوە کە یعنی سیمای ڕاپەڕین و خەریکە بەرەونەمانە چی ئەسەڕێتەوە بەداخەڵم بەڵام هەر کەسێک تۆزی قسەمان کرد لەسەر بەڵێ سەرەتای بەرنامە سەرنج لەوە بین ئێمە ئەوە بیرخینەوە هەست کەسەوە بە شێوازێک ئەمە بەشداریمان کردو من وەکو خۆم وەکو گەڕێکی بەختیاری کە بەشداریم کردووە ڕۆژی لەو پێشی یعنی بڵین 6 مانگ
ئەم ئەنفالی ئێستا بڵێن سنتەری گەنجان ئەو جادەی پۆزەکە کە ئەو جادێک ڕێکی بەختیاری بوو لەوێ ئێواری پێش کە ئەم ڕوودانی ڕاپەڕینەکە حوتی مانگ لێەوە کۆمەڵێک سەیتەرات و شدانرابوو تر ئەو منەظەمێکی حیزبی بوو خەڵکیان لە دایرەکان بە زۆری ڕاپێش کردو بوو ئەوێ و بۆی کەوانە پەیوەندیان بە حیزبی بەعسەوەی پەیوەندیان بۆیە کە ڕەفی حیزبی نازانم چین کردیان بووە بەرحاڵ سەیتەران دانابوو لێوێ مەجموعەیە کەسی ژیرە من باڵی باوکم لەو ناوە بوو لێوە بوو نزیک بەرامبەر ئەو فەرعی بەرامبەر ئەژغالەکە بووین ئیتر کە دەست کرا بۆوانە بەیانی زوو بەیانی حوتی مانگ لە مەعادی تەکنیکەکەەوە پەیمانگای تەکنیکەکەەوە دەستی پێ کرد لێەوە ئیتر وردەوەدا کە پەلاما دراوانە ئیتر تەقە هەبوو بەو شێوازە نەبوو کوی کە لە ناوشار جێبیستی بووینوانە چونکولار لە ئێمە نەبوو لە چوار باخ و لای فلکەی مامەڕیشە و لە توی مەلیک و لە شوێنەکانی کە شەرخۆ پیشاندانە بوو لە دەرەوەی شاریش قەزاوناحەکانیش هەر جێبیست بووینە تا ڕۆژە بیستمان پێشەوە کە پارێزگاری سلێمانی ئەو کاتە بڵێن کە شێخ جعفەری ئەو کاتە بووانە و بەرەو ئێوە ڕۆشت بوو ئەیان گودوان و فەڵانەوە هاتووە ڕۆشتە بووەوە ئیتر جێبیست دەبوویتوانێمە کە چوونە ناڕەپەنەکانە بەڵام بەڕاستی بە خۆتی چیوا بەهێزی چیوە متمانەی چوامان هەبوو ئەو کاتە هیچ کەسێک بیری لەوە ناکردەوە یعنی نێزانی بۆچی هەنگاوەنی ئەمە ڕاپەڕین بۆ ئەوی میلەتەکەمان سەرخێن میلەتەکە ڕزگارکەین لەسەر ئەو زەبروزەنەی کە هەبوو ئەوەی کە ڕژێم هەیە بوو لەسەر خەڵک بەڕاستی ئەوە نازانن خەڵک هەمووی نا بەڵام زۆربەی زۆری خەڵک گرفتی بۆ خواست کە کوڕی ژیرا کوڕی لە سێدارادرا خێزان لە سێدارەدانیان کوشتنەکەشیان شەید بوونەکەشیان لێ وەرەگرتەوە بەڵێ یعنیەوە هاتن دوایی جاری وا بوو سەر بۆ نمونە پێ دەڵێم فتەیەکەم پێش ئەوەی کە بێنە گەڕی بەختیاری ماڵمان لای بەرامبەر مەتەمیشکار و مەتەمیشکار کووەندە و بەرەوە بوو ئەو ماڵانەیە ساحی زەرعیان پێ لەوێ مەجموعە کەسیانانی کە ڕەمیانە کردووانە ئەوانەی خوێندکار بوون لە خوێندگاکانی سلێمانیوانە خەڵکیشان کۆ کردو کە چەپڵانێ بە بەلاوانێ ینی دوای ئەوەش کە ئەو کەسێک عیدام ئەکوژا لەوێ یعنی باوکوشتەکان بان کرد و پارەی ئەوشانی وەردەکەن هەتا گواستنەوە شتەکە کە چۆن مەیتەکەشیان نایەنەوە بە حاڵەتێکە بیاندانەوە سەزەنشتیان نەکردن کاکاوڕێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەندازیاری ڕاپەڕین دائەنرێ بەڵام سە هەندێک حزبی تر خۆیان خزێنە ناو ئەوەی کە بڵێن ڕاپەڕین دەستکەوتێکی ئێمەش تۆ خۆ دۆکو بەشدار بۆیژە ڕاپەڕین ئەمەم بۆ ڕای خۆی بمانێ نەمانێ مێژوو هەموو شتێک دەرەکان مێژوو ڕازیانەشە دەڵێ یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ پشکی شێری بەرەکەوێت ڕاستە حیزبەکانی کەش بەدا من وەکو خۆمەکەوەی کە بینیمە لەو پاڵە حیزبانی کە دوکەوەی کابووە من بینی بێتم لەو سنووریا بەرادەری تیا بوو ئازانم سەبەر ڕستنەکانی حیزبی شوعی بوو لایانی کەش هەبوو هەر بەشدار بوون ئێمە لایەنەکانی کەم ناکەینەوە بەڵام ئەوەی کە سەرقافڵەی ڕاپەڕینەکان بوو لە سنووری هەموو کوردستانە هەر لە تەنانەت لە هەولێر و لە دەرەوەی هەولێر و قەزانەحەکانی هەولێر سلێمانی و دەوروبەریشە هەر یەکێتی نیشتیمانی کوردستان بوو شایەتی ئەوەشمان بۆ حاڵەتانە شەیدەکانمانە یعنی بین لە ساری سلێمانی هەر لە ڕاپەڕینە ڕۆژە چەنگ لە ڕانیە چێ سەرقافڵی شەیدەکان بوو لە هەولێر لە چێ پێ یعنی بەرەو پێشەوە ڕۆژ بەر ڕاپەڕینەکان چێ هەنگاوی بەرەو پێشتریانە چێ لە رادیۆ چی هەبوو چێ شتی بڵ بریسکەکانی بڵاو کردەوە هەموو ئەمانە لە مێژووی میلەتەکەمانە دیاری کراون ئێمە بەڕاستی ئەوەی کە هەیە لە ناو سلێمانی ئەو کووتمان لە بەختیاری کە ئێمە دەستمان پێ کردوانە هەتا لە ناو ئەنفالەکە هەبووی ترەوە کاتە خۆزانی سۆشیالی ئەو کاتە و سۆشیالی ئێستا ئەژ و ئاسمانی فەرقە خەڵکی ئەو کاتەوە ئێستا بە هەزارانی چوو ئێمە بەڵێ باشە مامۆستا بوورە قسەکەشم پێ بڕێیت بۆ نمونە لەو سەردەمانی ئەو کاتەیە وەکو خۆ دوتت وەکو ئێستانە بووە بۆ نمونە ئەم تەکنەلۆژیا و کۆمەڵێک تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەمانە نەبوو کە زۆر ئاگاتان لە یەکتری بێ کە لەو گەڕەکە چی ڕۆیا لەو شارە چی ڕۆیاوە کەی هەستان بەوە کرد یاخو چۆن هەستان بەوە کرد کە خەڵکی شاری سلێمانی هەمویان بەرەو ڕاپەڕینەکانە چۆن ئاگادار ئەکرانەوە وڵای ئێمە من وەکو خۆم کە لەو سنووریا بووم حتمما خەڵکی برادەر و شیشم لەگەڵا بوو ینی براشم بۆ هەرۆکە ئاتێسا لە دەروی وڵاتەوانە بەشدار بوون لەگەڵمانە لە بەختیاریە ئەوەی خۆمانەمە بوو سلێمانیەوە بەفراوە نەبوو کۆم حاڵەتی ئێستا بۆ شێوازە ینی گەڕەکان زۆر بەفراوە نەبوو پەیمانگای تەکشینچەکە لێوە کە دەست پێکراوانە
دوای هاتینەوە فەرعی بەرامبەر ئەژغالەکە بۆ سەرەوە تاکو تەرا تەقا بوو بڵێن ئەژغالەکە و گاتە لێ بوو ئێستا شارداری ئەژغالم لەو شوێنەما یعنی برادێکی چەکدار نازانم ئیتر چی بوو لەوێ چوو بەسەر تەقەیەکی لە خۆپیشاندەرەکان لەسەر مەعادەکە و تەقاکرا بەڵام ئەم فالەکە یعنی و کاتی ویست تاکوونێ گیرا ئەوانە بەڕاستیەوە لاشا برینارە و شەید هەبوو ئیتر ئەوانەی کە بەردەوام لە زۆری لەو ناوە بە ینی وەستا جەبارە بوو لەو مەنتیقەیەشە کە هەما بوو کاک بەڕەحمە بێ کاکەمالە بوو کەمالی عاشق قەڵەو لەوێ کاک نەبەز هەبوو ئەوەی کە بینی بێتمەوەش نازانم ئێستا بەچی گەیشتۆ لەکوێیە کە بەشدار بووینەوەانە ئێمە وەکو چاو گەڕێکەکانی گایە یعنی ئیتر کەوێ وردە تاوا بوون بۆ ئەنفالەکە و باز لەوە ناکەین چی تیا کوژرا و چی من ئێستا لەبەر چامانە نای خەڵک نابینەوە تا تەنانەت کە دوای ئەو بەرە و ئەم نەسوورەکە بەڕێکەوتین چون هەنگاوەکان بەرە ئەوە ڕێ چونکە تۆ چی بە ناو شار هەمووی گڕی لێبەرزەبەوە گڵکە بوو ئیتر خەڵک بە لێشاوە ڕژیان ناخوا پیشاندانەکانەوە پشتیوانیە کە دی لێ بۆ جیا ناکرێتتر باش و خراپ تێکەڵ بوو یعنی ئەوە نەبوو بڵێن تۆ بتوانی یەکێک هەبێت یعنی ئاڕاستە و کا بە هەموو شێوەکان و پێشی وەکو ئێستا بڵێ نێزیکی نیزامی بین خۆپیشاندان لە زۆر شوێن و دەستی پێکەریتر لەگەڵ و هەڵگرتنی چەک و بێگومان تەقەشی تیا کراوە پێما بێ کۆ تا شوێن کە ڕزگار کرا ئەم نەسوورەکە بەوانی ئیتر بە ئەم نەسوورەکە سلێمانی ڕاپەڕینی بەرپا کردووە و ئازاد بوو لە زوڵم و زۆری ڕژێمی بەعەس ئەم نەسوورەکە چەند قۆناغێکی سەخت بوو یعنی ئەم نەسوورەکە ئەوەی ڕاستیە من وەکو خۆم کە گەشتینە ئەوێ تەبعاً پشتیەوێ کە حامێ بوو سای پارچی ئازادیوانە یعنی لە حامیەوە لەوێشەوە خەڵکێکی زۆر هاتوانەی گەڕەکانی سەرروکە هاتبوون بەرەوێ و من لێرەشەوە یعنی بێ باسیەوە بکەن ئەمانی کە لە سلێمانیا چەگار بوون و سەر بە حکوومەت بوون زۆربیان هەرێکەوە بە شێوازی هاتوونە ناو خۆپیشاندانەکانەوە ئیتر ئایا چۆن لە چۆ تۆجی کرابوون تۆجی نەکرابوونەوە زانیاری تاولای منیە بڵێن بەو شوانەی کە بوو بەڵام هەندێک کەسەوە لە گەڕێکی بەختیارێمە خەڵگە بوو ئەم جەگارژێن بوو بەڵام هاوکارمان بوو یعنی لەو حاڵەتانەیە ئەوەی ئەم نەسوورەکە سەربازی زۆرە ملێ بووە بەڵاتی هەندێکیان باس بەداخەوە منم دەستەواژێش بەکارێنم باسی جاش ناکەم هەندێکیان سەربازی زۆرە ملێ بوون بەناچاری خۆتەزانی وەختە سەردەمی جەنابتان بوو لە ڕێزەکانی سوپا بێ بەڵام بەدڵ و بەڕۆح ڕەنگە پێی خۆش نەبوو بێ ئەم دۆخی کە لە نێو ئەم نەسوورەکە ئەم سزادان ئەم ڕژەمی بەعەسە و سیاسەتێکە لەگەڵ کووردا پەیڕێوی کردووە بە دەرفەتێکی زانوێ ئەویش بێتە ناو زۆر ڕاستە زۆر ڕاستە بەڵام ئەو ئەوانش کە سەر بە ڕژەم بوون هەرمیان ئەوە نەبێ بڵێن پەنجیان بۆ بڕێن خراببوونەوەە زۆر بەشان هەر بوو خراپیشان تیا بوو دژایەتیە کردیت و خەڵکیش لێکش خەڵکیشی بەگردا بوو خەڵکیشی لە بە عیدامکردندا بووین بەڵام هەندێکشان پاڵپشت و پەنای ئێمە بوون و پشتیوانی پێشمەرگەشیان نەکرد زووتر لە حەقیقەتە ئەوەی کە گەشتینە ئەم نەسوورەکە بۆ شێوازی کە هەیە یعنی لە ئەم نەسوورەکە ئیتر کە تەقە بەردەوام بوو لەویش لە بەیانیەوە تەقەی لێکرا و لە هەر چوارلاوە بۆ ئەم نەسوورەکە هاتن بەڵام ئیتر ئەبینرا خەڵکێک بڵێن بەری عقاری شتەوەی ئەوانە یعنی بربەسی نەبوو زۆربەی زۆری لێەوە ڕایە کردوانە ئەوەی کە من بەدیم کرد لێو کە لە بەری ئەم بەری ئێمە بڵێن ئێستای پارچی ئازادی کە لێوە چوونە ناوەوە ئەو دەرگا لەبەردەمی ئەم نەسوورەکە خەریتەیەکی عێراقی گەورە هەبوو وەر بۆی نەیجەرمەوە چونکەوە بەڕاستی زۆر کەسمان لێ کە برینار بوویان شەید بوون و کارەکەی بۆ گەڕێنەوە لە پشتی ئەو خەریتە عێراقا کە دەرگاکەی ئێستای بڵێن مەتحەفە ئێستا کاچی تەژوورەوە لە پشتەوەی هەچی ئەو چگوشتانەی هەبوو بوو ئەو کاتە ڕەشەم هێنابووی لێوە داینابوو لە حامی و مامێەوە چەکێکی زۆر لێ دانرا بوو فڕێرا بوو ئەمەش لە بەشی سەر و یعنی تقریبا بە 25 مەترێک لەوێ وازانەوە چێشخانەکان بوو ئالیەوە کە تەقا کراوانە خەڵکێکە بوو بەس بۆی چەک پیاکە یان هەنگانی چەکی پێ نەبوو هەنگایانی بچێ بوو ئەو چەکانە بێنێتتر لەسەر ئەم نەسوورەکە ژەمێکە ئەو هۆڵە گەورەی کە فیشەکە زۆرەکانی پێ لەسەری سەرەوە دۆشکەیەگە بوو تەقەیە کرد ئەو دۆشکەیە بەڕاستی خەڵکی زۆر ئاسان و خەڵکی زۆر پێکە بە هۆکاری ئەوشی کە خەڵکە سیلاحەکەی نەکردوانە مەجموعەیەک زۆر لەوە بەرکەوتن برینار بوون یاخۆ شەید بوونوانە ئیتر کەمەش لێ بوون زۆر دەبیستان و سزنێکی زۆری تیابێ وریابن لە حاڵەتێکا فێفریاکەویت فرانی چی چێنێت تر هەنگاو زۆر ئەژەنرا بەڵام یەک هەڵەی سەرچیەوە بوو ئێمە
يعني پلانێکی گونجایی وا نەبوو ناکەوێت چونکە تۆم حکومڕانی و کاتە ئێمە زۆربەی زۆری تا تەنانەت ڕێزمەیە بۆ هێزی پێشمەرگە کاتە خوارە ینی هێزیی شاخ بوو هاتە ناو شارەوە تۆ پیادەکردنی شاخ قورسرە لەوەی کە تۆ حکومڕانی شاخ بکەیت چۆنەکەی چیەکەی چینە پلانێکی وامان بەردەوام فریا هیچێکی ژناگەوی تۆ لەو لە 4-5 گیرە کرد ئەو هێشتەوە بۆ ئەوی دوایی ئیسرائیل لێ بکەیت و بیبیت بزانیت ینی ئەمە کە بڵێن وەکوتم سەبەر ڕێخستنەکانی پەیوەندیان پێ بکەم بزان ئەمانە چی بووە چیان کە دۆچین خەڵکی لێ گازنجێکی لەسەرانە کۆکرانەوەی جێگاو لەلاوە یەکسەر لە پشتۆ فشیشی پێوە نایکوشت ئەسا بۆ نمونە هەرەوەش وەکو یادەوە یاد خستنەوەیەک بووەوە یعنی کۆمەڵێک هەبوو هەمووی بەسەرێکا کوژا بوو لەونەکە گەر جەنابتان ڕێزمەوەکوی ڕەنبێ و کاتەبیتانە بەڵام خەرچیانەیە لە تەمەنیەمان ئەو یادویادەوەریانە ماوە لە دۆکۆمنتەکانەکە لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن پیشانیان هەمووی ئەوە زادی ئەوەیە کە دەرخەریانە و کۆمەڵەکە کوژاوانە هەمومان لە ژوورێکە دانرا بوون کە ئەوانە پارێزا بن دواییە کە پێزی پێشمەرگە نەگەشت بوو بەڕاستی یەکەم ڕۆژ دوایەوە کە گەشت تەسلیمی وام کردێتوانە ئیتر لەو حاڵەتەیە سیر دەکرد کۆمەڵە گەهاوی تر نەتزانی چەگاری کوێ لەلاوە ئەوانەی گولە بارانە کە یا خوشتەکە ئەم حاڵەتانە ڕاستە ڕوویاوانە چونکو بە عیشوایی بوو ڕاپەڕینەکە بەڵێ ڕاستە لە پشتی ڕاپەڕینەکەەوە هێزەکان و ئاگاداکردنەوە ئەمانە کۆمەڵێکی کەم بووینەوە کۆمەڵە فراوانە نەبووینەوە حاڵەتان بەڵام هەمووی تێکەڵ بوو بە هێزەکانی ڕژێمەوانی کە دڵسۆزانیان بێنە ناو شۆرشەکەەوە ڕاپەڕی بکەنەوەوانە بەشدار بوو لەگەڵمانە یادەوەری زۆرە لەو ڕۆژانەیە ئیتر خۆزانانی ئەچوو باش کوچە کۆڵانێکە لە شەقامێکە ئەچویت خەڵک دەبینی خەڵک کوژدا و خەڵک خۆیان بە خۆڕستگە هاتن دەرەوە مامۆستابووی کە بەشداری ڕاپەڕینەکان بکەن کە بە کۆڵانەکانە ئەتانویست بەرەو لای ئەمنە سوورەکە بڕۆن خەڵک چۆن لەگەڵ ئێوە خۆیان دەمجە کرد و ئاهاتن بەرەو ئەوێ وەڵی خەڵک خۆی یعنی شارەکەی خۆمان بۆ کاتە بۆ بەربڵاوی نەبوو یعنی خەڵکێکی زۆر ڕژان لە دەروی شاری سلێمانی لە خەزانە حەکانی ژەم بێهنگان بووانی بە ئێوە کە ڕزگارکرا بوو خواخوام پێناوکاری شاری سلێمانی بکەن بەڵام خەڵکی شار هەمووی یعنی هاوکار بوو خۆی بەشدار بوو یعنی بە خەڵکەکە ڕاپەڕینەکە کرا بوو یعنی من ڕەنبێ ئاماژەوە شتێکی خۆڕستکیش بوو لەگەڵەوە تا خەڵکێکی زۆر تێکەڵەوەیت ئیتر بۆ حاڵەتێکە هاتە پێشەوە ڕاپەڕین کە ڕوویداوانە لە هەموو کوچە کۆڵانەکانی خۆم و خەڵکەکە ئاگاداری ئەو پلانە نەبوو کە چ پلانێک دانراوە بەڵێ هەر من پێم وتی یعنی لە کەناڵی گەلی کوردستانەوە ئەو کاتە ڕادیۆگەلی کوردستان ئەفوو کا هەبوو یعنی ئەوە جۆش و خۆشی کتابەتی یا بە شارەکەمان سەربازیش نەبووەوە کۆمەڵی خەڵک بەڕاستی شەهید بوون بەبێەوەی ئاگاوە لەها لە پەلە قاژەی ئازادیە زۆر جار کەسانێک شەهید دەبوون مامەساوڕێ ئەو وێنانە و دیمەنانی کە ئەیان بینینەوە بەڕاستی هەمووی گەنج بوون شەنابەت گەنج بوون بەڵێ من نانێو کاتە یعنی سرنگ مووی سپیتیانەوە من بە شانازیە زانین بێگومان بۆ گەنج چەند گرنگە ئێستا ئەمەی کە ئێوە گەنج بوون سنگی خۆتان خسۆتە بەر گولە و ئەم ئازادی کە ئەمڕۆ هاتوتە بەری ڕەنج و ماندووبوونی ئێوە و خوێنی شەهیدەکانە بەڵام ئێستا یعنی لەگەڵ لانێ لە سەرەتای بەرنامەکەی قسێکمان لەسەرەوە کرد بەڕاستی هەندێک گەنج بۆی گرنگ نییە ڕاستە بەس ینی بۆ ئەم ئینتیمایە ئاوا خاو بێتەوە چۆن ئەم دەستکەوتانی کە ئێستا هەن چۆن ئەو هەموو قوربانی و خوێن ڕشنەی کە یاومانە لە پێناو ئەم دەستکەوتانەیە چۆن بە گەنج وازانن ژیان هەر ئاوا ئازادی بۆ مامۆستا نەخێ ڕاستە بەس شەرنی هەموو گەنجوابێ من واقعەن بڵێنوانە ئەمە کاتە گەنج منیست محێک لە بەردەمانانەوە یعنی بۆ نە بەهەنگا بنین بۆ پلەیەکە بۆ پۆسێکە بۆ شوێنەکە بۆ پارێ ئەو کاتە زەمەنە خۆ بە کوژەیە یعنی ئەمە لە چەندین جارۆکی دەردی کابرا سەر بە ڕێخستنە دێرینەکان بینوانە ئێساک و یعنی شەیدێکی زیندوین ینی بە عقب بتێنێ پێشمەرگە کۆنەکان بە هەمان حال دێرینەکانی کە هەیە هەمانە من پێشمەرگەی ئەمانە هەموو شەیدی زیندون کە ماونەتەوە دیارە سەدان سەروەریە بەرداریان کردێ سەدان کارە ساتووە میلەتەکەمان هەر لە خۆیەوە نەبووە مەمێک کە هێساتۆ بێ دوای دەستکەوتەکانی کە ڕاپەرندوز و پەرلەمان ئەمە حکوومەتە دروست بۆ ئەوانە لە خۆیەوە دروست نەبووە هەنگاونراوە بەڵام من هەر وەکو ئەمە دوایی کە میلەتەکەمان کە پیاتێپەرێسا کوردستانی کەشکۆک و باکوور و باشوور و ڕۆژهەڵاتی ژوایەسا دەشەناسێنێ پیاڕە لە کە کوردستانی باکووریشەوە هاونیا کە خۆپیشاندان زوو هەمووتانە بین لە شاری سلێمانی هەموو ئەمە کە خۆپیشاندانی کرد و کە هەموو چوار پارچەی کوردستانێک هەمووی گەنج بوو خۆم بەشدار بوون پێ یعنی ئەوم دڵ پێ خۆش بوو یعنی کەواتە گەنج هەز دەکا یعنی ئێستا دڵبەوەکە ئینتیمای هەیە بەڵام لە زۆر حاڵەتیشە یعنی کە ئینتیما سراوەتەوە کە ئەبینن یعنی
ئەم حاڵەتی کە ئێستا حکوومەت دروست بوو ئەم دەستکەوتەی کە هەمانە بەم شێوازی کە ئێمە داوامان کردو خواستەکەی ئێمە نەبووە بەرە هەنگاوێکی کە هەنگاوە نێتوانە کەم و کورتیە بەڵێ ڕاستەشتی جوان کراوە لە دوای ڕاپەڕشتی باش کراوە وەڵام زۆریشمان ماوە بڕان لەگەڵ ئەوەشە خەڵکیش گلەی هەیە ڕاستە پێشمەرگە ئێستا تۆی بینی من هەر بۆ نمونەی جێرمۆ لە موچەدانە سا وەکو خانەشین خۆم خانەشینم لە پێشمەرگەکانە کە موچەی دێرێت تێکەڵە بێت سیرەکەی ئەوەی کە باش و خراپە لە ڕیزەکەی وەستاوە یعنی ئەمانە بۆ جیاب کرایەوە بەڕات تۆ نبینی کابراایەک بکوشی میلەتەکە و بوو ئێستا مەعاشێکی وەرەگرێت وەکو خانەشینی پێشمەرگەیەکی ژەر بە ئاماشێ لە ڕەنبێ لێش کەمتر وەگرێت وەکو باسێکن ماڵی چەندین شەی پێشمەرگەی سەرکردەمانێ ماڵەش یانی موچەکەی بزانە چەنگە لەگەڵ یەکێکی کەیەکە ئێستا لە ژیانە ما و ڕەم بە پێشمەرگایەتی هەر نایەن تۆمار کردوێت گەنجی ئێستا بەڕاستی من ڕێزمەیە حەقا یعنی مێژووی سەروەری ئەمانی کە ئێمە کردومان لە پێناوی شتێکانەمان کرد لە پێناوی سەروەری میلەتەکەمانە کردو بۆی میلەتەکەمان ئازاد بێ گەنجە خە بەڕاستی وەکو مێژوانە لات نەکە یعنی ئێساش مێژوو بۆ خۆی تۆمارکە لە ئێستا بە دواوە هەموو شتێگەریتە دەستکەن ساوەتا لە حکوومەتای بینی هەمووی گەنجی بە بەڕێسان خۆشەیە بینی لە حاڵەدا شوێنەکانە لە کەناڵەکان جەناب ئێمە زۆر جابوو بەرەلانە پێشتە بڕم زۆر جار لە کاتی هەڵبژارنەکانە چەند یعنی خۆمان لە میدیا بەریەکەوین چەند گەنج ناچم بۆ دەنگدان ئەخە خۆ دوێنێ خەباتی چەکداری بۆ گەنجێکی وەکو جەنابەت چەکەت هەڵگرتووە لە پێناو ئازادیە ئەمڕۆ چەک لە گەنجەکە داوا ناکرێ تەنها شتێک لی داواکرێ مافیچاری خۆنووسینەکە دروشمێکی سەرەکیەکێتی نیشتمانی کوردستانە بچێ داهاتووی خۆی دیاری بکە من وەکوتم یعنی شەر نییە ئێمە ئەو داخوازیکەی تۆ لە ساسەم و داخوازەکانە بۆ جێبەجێ نابێ بۆ فەرەهەم ناگرێت گەنجی ژەمێت تۆمەی خۆی بێ سا تۆ بتێنێ هەندێک گەنجێ خۆم ڕم بێ بە ئەولادەکەی خۆشمۆیان چەندی ساڵە زانکۆی تاوەکو دوڕم بێت تەعین نەبێ ئەوانەی لە داخل لە دڵامەوە یاخوێت یەکێکە بینێ کە کوڕی پێشێکی بەرپرسە کە ئەوەی ئەوکانێت و مادی توانە هەیە ئەمنیەتی لە شوێنەکانەوە پێی ناخۆش بێ و قسەگەڵە من بیکەم و چێبیەوە ئەوە بۆ حاڵەتانە تۆ نابێبی لەوە بکەینەوە ئێمە وەکو وتم ئەبێت تۆ ئەو خواسانەی هەتە میلەتەکە چییە یعنی بەرژەوەندی گشتی بخیتە پێش هەموو بەرژەوەندێکی تاچی خۆتەوە من ینی بەرژەوەندی کە گشتی خۆ قسە پێشەوە تر دنیا هەروە ڕۆژ تۆ بتێنە تێ چاولەوە بکەیت لە هەموو وڵاتانی دنیا بڵێ ئەمە بۆچی وایە و ئەو هەیەتی و من نیمە ئەو هەیەتی ئەمە ناکرێت بەڕاستی حەقە گەنج یعنی وشار بێتەوە بە ڕێزمێ بۆ جەنابتان و بۆ کەناڵەکەتان و کە کەناڵێکی سەربەز لە دەست خوشتانێکم لە هەموو بوارەکانە یعنی حەقە بەڕاستی بەداداچوم کرێ بۆ معاناتی گەنج معاناتی هاوڵاتیانی خۆمان یعنی ئێستا نازانم دوێنێ شتێکم زۆر پێ ناخۆش بوو لە کەناڵەکانی یەکێک لە لایەنەکانی کەەوە بڵێن بۆ نمونە یعنی ئێستا شەڕ خۆ دەزان هەموو دنیا بۆ بە ئاگر هەبێ مەسا پلان و بەرنامەی گونجامان بۆ ئەم ڕۆژگارە ئێستا ئەمڕۆکی چۆن تیاژین چۆن پارێزگای بکەین بۆ نمونە درۆنی شتێک بکێتە خوار لە شوێنێکە چۆن بەدەنگەوە خەڵکەوە بچیت چی بکەیت سافاتی ئەوری چیە دەتەنگەوە چوونە چیە بۆی کەمترین زیان بدی لەو شوێنانە ئەو کەناڵە لە زیاتیەوە لەو حاڵاتانەوەڵێ لەگەڵ ئەم ناخۆشیانە ڕم بزێکی هەرە خۆشتانێنێ چیە وەڵام موچەوا گەشت موچەکە هەنێ موچە خێرەی کرێ بە خەڵێکەوە ئەمانە هەمووی ینی خەڵک ئیلاکەکە خەڵک والیەکە کە تووڕە بێ یعنی ئەوشتانە ئەوەیترەوە لای خەڵکە کاگا و ڕێژیانە بێ کۆنتترۆلەکە بیگۆڕی حقیقت منش بووە لە سزازکردن و بۆ ئەوە دروست بۆ کە دڵ و دەرونی دایانی وەکو جەنابتان تێک بدا بەڵام قسەیەکی تریش بکەین لەسەرەوەی کە تۆ کاتێک بە بەردەم ئەم نەسوورەکە یاڕۆ یان ئەو شوێنانی کە ڕاپەڕینتان تێ ئەنجامداوە چیت بێرەکەوێتەوە ینی ئەو هەمیشە ئەو وێنانە لە بەرچاوتانە شتێکە تو تێمە شەهیدی زیندوین ئێوە زیندون لای ئێمە شەهید نین شەهیدش بێگومان پلەیەکی بەرزە بەڵام زۆر جار ئەمانە لە مێشکی ئێوەدا بەردەوام وێنەکان دووبارە بنەوە ئەی بینەوە ئەم دیمەە بەڵام من ئەوەی کە زۆر جێتەوە بێشمێساش یعنی ئەم ڕێسار هەر ئێستا لەم کاتەیە و کاتە 35 ساڵەمە پێش ئەڵێ ئێستاە لە بەرچاوم یعنی ئەو کەسوولانانی کە بەرپرسی ئەم شارە بوون و ئەم شارانە بەڕێتەوە کە خەڵکی شاریان لە چەسانەوە کە لە قیمەی دەسەڵاتا بوون ئەم بینی لە بەردەمی خەڵکە لەسەر جادەکانە کوژرا بوون لە بەردەمی خەڵک بەسەریانە تێپەڕی ینی ئەبێ هەموو کەسێ بیر لەو حاڵەتە بکاتەوە بەرپرسیارەتی وەکو شوێنە یعنی لەو حاڵەتێکی ئێساتەوەتی لە قیمەی دەسەڵاتی شاوی توانە یعنی ڕەم بێ هەنگاوی بێتە پێشەوە تۆ تیابچی لەبەرەوە تۆ ئامەکە وا بکە کە مێژوێ بۆ خۆی بڕێتەوە من لێرەشەوە باس ینی دایمەکەواڵێم بەڕاستی لە هەموو ژیانماوەی کە ئێساشی کە عەتمە جوڵێنەوەی کە ئێستا شەوای لێکردوم منەر بۆ زانیاری و لە هەشتاکانەوە کە سەر بە ڕێخستنەکانی چێتی نیشتمانیکردن تا ئێستا هیچ پەتپەتێنێکم نەبووە هیچیشم نەبووە
حیج مەسئولیاتێکیشم نییە بۆ حاڵەتانی لەناو ئەوەی بڵێم تەسولیاتم وەرگرتووە بەڵام خۆشەویستی هەواڵمام جەلال کەگەنەوە شیران بەڕەحمە بێ هەردووچان ئەمانە داینەوە بۆ وڵاتە يعني زرزيان ئاڵتون بوو لەم شارە نەمان ئەمانە بمانە یعنی حاڵی معیشەتی خەڵکیش بۆ شێوازە ناگەیشت هێرۆخان بە هەمان شێوەکە خزمەتێکی ئەم شارەیە کرد کە کاتە من لە حکوومەتە ینی بەرپرسیارەتێکم هەبووکەوە بینی ینی تۆ جیاکراوەیە کە من سەیری جەنابەت دەکەم و لەگەڵ یەکێکی کەی کەناڵەکانی کە تەقیمەکەم وانە حەزەکەم کە تۆ چۆن باشتریە ئەو کەم کوردی سلبیاتی چێ لەبەرەوە حەق هەموو شتێک بڵێن لەو کاتەیە ئەو شتانە هەمووی کەوتە بەردەستی خەڵک هەمووی بە شوێنەکانە کوژاوە نابوو یعنی کەواتە بێ ئەوە لە یاد نەکەین ئەم گەنج ئەوانی نەبینیوە ئەبێ بۆی باسکەیت دۆکۆمنتەکانی بێتێ یعنی مێژوو شەو نابێ مێژوویە میلەتەمان بەڕاستی سلێمانی دایمە زەحیە بووە سلێمانی یعنی کاڵن شاری هەڵمەتە قوربانی لە خۆی ناوی پیان نەڕژاوە یعنی دایمە ئێمە زەحیە بووین لە هەموو شوێنەکە ئێستاشی پێوە بێ ژیان چییە یعنی ئێستا بزانم میلەتەکەم و گەلەکەم پێویستی بە منە لە بەرژەوەندی خەڵکایە خۆمی بۆ بکوژێم لە هەموو ئەنگاوەکانە مامۆستا بەڕێز دۆک و بەشداربوویەکی ڕاپەڕین گەلی کوردەزانین کۆژان و مینەتی زۆری بەسەرا هاتووە باسێکیەوەم بۆ بکە یەکەم جارکە ئاڵای پیرۆزی کوردستان لە سلێمانی بەرزکرایەوە ئێوە کە ئاواتان ئەوە بووکە ئەم ئاڵایە بە شەکاوەی لە نێو دام و دەستگاکانی حکوومەتا بەرز بکرێتەوە هەستان چی بوو ئەو کاتانە؟ وڵای ئەو ڕاستی بە من ئەو لەو کاتەیە یعنی خۆتان نەزانن پێش ئەوەی کە ڕاپەرنەکان دروست و بەری کوردستانی دروست بوو بەری کوردستانی مولانەکانی تیا کۆبوو بووە بەڵام ئەو پەخش نامە و تعمیمانەی کە دابەزی بوو بۆ لای ئەمەوانە تا ئەو کاتەم بیرم بێ کاگنەشکوران ماڵەن جادەی قەنات و چون بۆ لایەن بۆ فڵان شوێنانە وتمان دوای ڕاپەڕینەکە یعنی خەڵک بە لێشا و خۆی برداییێک لە بڕیارەکانەوە بوو کە ئەمانەی کە چەگاری حکوومەت وانە وازیان لێ بێنرێ عەفووە هەمووی وەرنەگیرێ کەچی زۆربەی زۆری ئەوانە ئەچوونە ناو هەندێک لایەنەکانی کە وەریشانکردن و بۆ شوان دروست کرد یعنی ئەم حاڵەتانە هاتە پێشەوە تۆ بتێنێتێ ئەو جەناب دەڵێت و لەو کاتەیە هەمووی هەنگاوێنە هەمووی خواخوای بوو زووتر بچێتە پێشەوە بۆ دەستکەوتەکان بەڵام بەداخۆڵم لە کە زۆر شتمانە بینیم برادری خۆمە بوو لەوێ کە شەید بوو مهندس بوو لە گەڵیش ماوەخت خۆی هاوڕێی زانکۆم بوو چوو من لە ئەو کاتەشی کە خوێندکاری زانکۆم لە خۆ پیشاندانەکانی هێشتاکانیشدا هەر بەشدار بووم چ لە لێر و چ لە سلێمانی یعنی هەموو یاد و یادەوەریە لە مێشک مازنەوە وەکو کتێبێک لە مێشک مایەسا یعنی هەمووی خوێنمەوە سازانمەوە ڕۆژانە چوە چوار ڕۆژم چی بووە چی نەبووە یعنی زاکیرە دەوێنێتەوە سەرەوە حاڵەتانە حەقی گەنج ێساش بۆ شێوازە بیر بکاتەوە من پێم خۆشەویست ئینشەڵا میلەتەکەمان هەنگاوێکی باشترنێن ئەم حاڵەتێک ئێستا ڕێوە لە شارەکەمانە یعنی خۆسرێتەوە ئێستا لە هەموو کوردستانە نەک بمەبەسمە لە هەموو عالەمە ئێستا عالەم لە شەڕە وا بکەین هەنگاوێکی وا بنێن کەمترین زەرەر لێ دەچین باشترین دەستکەوتیشمانە بێ ئیترەوە لای منیش لای لایەنە سیاسەکانە چۆن هەنگاوانیان نووسیەکەن دەستە خۆش مامۆستا تەوفیق بەشداربووی ڕاپەڕین زۆر سوپاس سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس مەمنونی ئەوم لێرەشەوە هەر سپاسی شارە خۆشەویستەکەمەکەم بەڕاستی حەقیشە یعنی هەمومان سپاسی ئەو کاتە ئەو هاوڵاتیانی ئەو کاتێک کە بەشدار بوون ماڵە شەیدەکان بەسەر بێتونی ئەو کاتە ئینی هەموو قەزا و ناحەکانی ژوانێک کە هابوون هەر خۆشە بەسەرکردنەوە هەر خۆشە دەستخۆشی کەلێکردنەکان هەر خۆشە من هەرم بەسەرکردنمە ڕەم یەکەم جارم نەبێت لە مقام بەڵام وەکوەوەی یەکێکی بەژاروی ڕاپەڕین یەکەم جارمە و کاتەش ینی بازدام و تەفسیلەکانیەوە ناکەین چۆن بوو ناوم چی بۆ لە ڕێکسەکانە کە ناوماوەڕێ مژدە بووە تا تەنانە دیکیشم لەوانەیە وەکو خوێندکارانوانە کە بەشدار بووم و مامەسای زانکۆش بووم لە دوای ڕاپەڕینەوەانە سەپەرشی خوێندکاران کردو تێکشم لە دامەزێنەکانی کۆمەڵی خوێندکارانی ئەو کاتی دوای ڕاپەڕینەوەیان دووبارە زۆر زۆر بەخێر بەیماندوونە دەستخۆشی لام و لاگیزەکەم سپاسانەکەم هەر لە خۆشییان تابینم ئینشەڵڵا.